ماوەی چەند ساڵێکە هاوڵاتیان لە سنووری شارۆچکە و شارەوانیەکان زەویان هەیە کە بە دەستەواژەی زەوی سندوقیان بۆی داناوە داوای چارەسەرکردنی گرفتەکانیان دەکەن بە بڕیارێکی سەرۆکوەزیرانی حکوومەت یاریمی کوردستان بڕیاردرا کە کێشەکانیان بەپێی یاسا و ڕێکارە تایبەتەکان جێبەجێ بکرێت. مانگی 4 ئەمساڵ کۆبوونەوەیە کە بوو سەبارەت بەم بابەتە بۆ چارەسەرکردنی گرفتەکان. ئێستا هاوڵاتیان دەتوانن مامەڵەکانیان پێشکەش بکەن داواکاریەکانیان بۆی کە بتوانن ئەو زەویانە بە شێوازێک دروست بکەن بەوەی سوودمەند بن لێی ئەمەش بۆ هاوڵاتیان لەبەر ژەوندی ئەواندایە و قازانجی باشیشی دەبێت. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە چۆنیەتی ڕێکارەکان و هاوکات ئەو زەویانی کە لە سنووری شارەوانیەکان هەن بە کامانە دەگوترێت زەوی سندوقی. میوانەکەم بەڕێز نەبەز عەبدولحەمید قامقامی قەزای ناوەندی هەولێرە لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. بەڕێز نەبەز ئەم کاتت باش. دەستەواژەی زەوی سندوقی لەلایەن هاوڵاتیانەوە دانراوە بەڵام زۆر جار پێناسەی جیاوازی بۆ دەکرێت. بە کامە زەوی دەگوترێت زەوی سندوقی ئەوانن کە کارت و تاپۆیان نییە و شێوازی ئەم زەویانە چۆنە بەگشتی؟ بەڵێ سلااوتان لێبی. زەوی سندوقی یاخود پێناسەی زەوی سندوقی ئەگەر بکەین ئەو زەویانەیە کەوا کەتیوتە ناو ماڵان با بڵین کە لە ساڵانی ڕابردوو بۆ نمونە لە شوێنە کۆمەڵی خان و دروست کراوە ئەوانە هیچ تاپۆیەکیان نەبووە لەسەر لە ناو حرەمی گوندەکان یاخود لە دەرێەوەی حرەمی گوندەکانیش کە دروست کراوە بە پێی هەلومەرج و واقعی کوردستان لە ساڵانی ڕابردوو. بەڵام بەشێک لەو کەسانە زەویەکانیان نەکردوتە خان و توانای داراییان نەبووە یاخود لەبەر هەر هۆیەک بی زەویەکان مایەوە. ئەو زەویانە ژمارەیان یەکجار زۆر و بەڕاستی حاڵەتێکیش بوو بۆ ئەمری واقع، ینی هیچ سوودەکی لێ نەدێرا تەنها بکرێتە خانی. بەڵام لەبەر هەندێک ڕێگری چی یاسایی ئەو ماوەی چەند ساڵە ئەو خەڵکە چاوەڕوانی دەکرد. دوای دانیشتن و چەندین گفتوگۆ و دوای ئەوەی کە داوای ئەو خەڵکەش کە خەڵکێکی هەژار نشینن کەم دەرامەتن گەیشتە بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران کەوا بڕیاریدا کە ڕێگە چارەیەک بۆ ئەو بابەتە بدۆزرێتەوە. ئەوە بوو چەندین کۆبنەوە ئەنجامدرا لە نێوان پارێزگا و وەزارەتی شارەوانی و هەروەها سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە دەرەنجام گەیشتە ئەوەی کەوا دوو کۆنووس ئامادەکرا. کۆنووسێک سەبارەت بەو زەویانی کە لە ناو حرەمی گوندەکانن ئەوانەی کە داخلی ناو ماستەر پلانی شار بووینە، زەویەکیش سەبارەت بەو زەویانەیە کە لە ناو ئەو خانوانەنە کە کەتونە دەرەوەی حرەمی گوندەکان. خۆشبەختانە بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی خۆی دا لەسەر هەردوو کۆنووسی ئامادەکرا و پەسەندی کرد. ئەوە بوو لە مانجی 4 ئەمساڵ دابەزی. بەڵام خۆت دەزانی هەموو بڕیارێک و هەموو با بڵێن ڕێنمایە کە دادەبەزی پێویستی بە چەند کاتێکە لە ئەوەی کە ڕێکار و ڕێوشوێنەکان دیاری بکرێتن لە چۆنیەتی جێبەجێکردنی بە شێوەیەکی ڕێکوپێک. ئەوە بوو گەیشتینە ئەنجامی کۆتایی و بڕیار دراکەوە لە سنووری هەموو قەزا و ناحیەکانی پارێزگای هەولێر ئەوە هەموو کوردستانیش دەگرێتەوە. بەڵام من باس پارێزگای هەولێر لۆ دەکەم. بڕیار دراکەوە مامەڵەی هاوڵاتیان ڕایی بکرێتن و دەست بە دروستکردنی زۆر باشە. مەرجەکان چییە؟ بەڵێ هاوڵاتیان چۆن دەتوانن داواکاری پێشکەش بکەن بۆ وەرگرتنی مۆڵات بۆ دروستکردنی خان و لەسەر ئەو زەویانە؟ ئێوە چۆن مامەڵەیان لەگەڵ دەکەنەوە کەسانی کە دێنە لای ئێوە لە سنووری قایممەقامەتیەکان؟ بەخۆی ئەو هاوڵاتی کە ئەو جۆرە زەویانەی هەیە داواکاریەک پێشکەش بە ئێمە دەکاتن. ئێمە بۆیان ڕەوان دەکەین بۆ شارەوانی پەیوەنددارن جا هەر شارەوانیەک بیتن بە پێی سنووری خۆی ئەو شارەوانیە. دوای ئەوەی لەوێ کەشفی لۆ دەکرێتن مەساحەکان و تیمەکانی شارەوانی دەچەند زەویەکە دەبینن ئەو مەرجانەی کە دابەزیە لە ڕێنماییەکان و لە بڕیارەکە مەرجەکەی تێدابیتن ئەو فۆرمەی کە ئامادەکراوەش فۆرمەکەی بۆ پڕ دەکرێتەوە ڕەوانەی لایمە دەکرێتەوە. بەڵام بەشێکیان کە لە دەرەوەی حرەمن پێویستیان بە خەملاندنە لژنەی خەملاندن لە سەرۆکایەتی شارەوانی هەیە بە نووسراوێک و با بڵێن ئەو فۆرمەی کە لۆی پڕکرایتەوە ڕەوانەی سەرۆکایەتی شارەوانی دەکرێتن نرخەکەی دەخەملێندرێتن لۆ ئەوەی کە ١٠٠ لێ وەربگیرێتن. پێشتر ١٠٠ دانرا بوو بەڵام دیار بوو نرخەکە زۆر بوو بۆیە بڕیار درا سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بڕیاریدا دوای سەردانەکەی بەڕێز وەزیری ناوخۆ کۆبنەوەی لەگەڵ هەموو لایەنە پەیوەنددارەکان بڕیار درا کە ئەو نرخە بکرێتە ١٠٠ کە ئەوەش جێگای ڕەزامەندی و خۆشحاڵی هاوڵاتیان بوو. دوای ئەوەی کە ئەو ڕێکار و ڕێشوێنانەی بۆ دەکرێت بۆ هاوڵاتیەکە نووسراوەکە دەینتەوە لای ئێمە هەر سەرۆکی یەکەی کارژێڕی ئەو دەسەڵاتەی هەیەکەوە
ڕەزامەندی کۆتایی بداتن کە ئەویش ڕێگە پێدانە بە نووسراوێک ڕێگە پێدانەکەی لۆ دەکرێتەوە شارەوانی پەیوەنددار و لەوێ لەژێر چاودێری تیمەکانی شارەوانی کەسەکە هەڵدەستێ بە دروستکردنی خانوەکەی لەبەرەوەی کە ڕەزامەندیش وەردەگری دروستکردنی خان و دەبی با بڵێن ئەو ڕێنمایانەی کە هەیە لە شارەوانیەکان بە شێوەیەکی هەمیشەیی جێبەجێ بکاتن وەکو با بڵێن بڵندی خانوەکەی و یاخود شوێنەکان لی دروست دەکە کە دوای ئەوەی کە سنوورەکەی لۆ دەچەسپێنرێتن تاکو ئێستاژ ئێمە تەنها لە قایمقامێتی ناوەند دیهەولێر زیاتر لە 1300 داواکاریمان لۆ هاتووە لە ماوەی کەمتر لە مانگەک لەو 1300ی 500 هاوڵاتی کارەکانی خۆیان تەواو کردی ئێستا خانوەکانیان وا دروست دەکەن ڕەزامەندی کۆتاییان پێدراوە ئەوی تریش وا خەریکی ڕێوشوێنەکانن تەواوی دەکەن و بەشێک لەوانش کە لە دەرەوەی حەڕەمی گوندن پێویستی بە پەسندکردنی پارێزگایە دوای ئەوەی فۆرمەکانیان دێتەوە بۆ ئێمە و کە زەویەکەی لۆ خەملێنراوە و پارەکەی لێ وەردەگیری ئەو سەتادەیە ڕەوانەی پارێزگا دەکرێت لەوێ پەسند دەکرێت و دەینێرینەوە شارەوانیەکان لە ئەوەی لەوێ دەست بە دروستکردنی زۆر باشە کاک نەبەست دیارەکە ڕێگە پێدان بە ئەم هاوڵاتیانە کە بتوان خانە دروستکەن لە بەرژەوەندی هاوڵاتیانی کەم دەرامەتە بەڵام کەمکردنەوەی خەمڵاندن و نرخەکەشی بە هەمان شێوە لە بەرژەوەندی هاوڵاتیاندا دەبێت ئەو لە سەدادەیە بۆ هەموو زەویەکان لە بەرچاو دەگیرێت یان نرخەکە دەگۆڕدرێت بە پێ و زەویە یا شوێنەی کە هاوڵاتی ئەوێت لەسەری خان و دروست بکات ئەگەر وردەکاریەکانمان بۆ باس بکەیت بەخۆی خۆی لە خۆیدا ئەو بڕیارە کە دەرچوو باشترین بڕیار بووکەوە دەرچوو لە بۆ بەرژەوەندی خەڵکی کەم دەرامەتە لەبەرەوەی وەکو باسم کرد بە هەزاران کەس ماوەی چەند ساڵێکە چاوەڕوان دەکە خێزانەکانیش فرەوان بووینە خەڵکەیە ژنی بۆ کوڕەکەی هینایە ژمارەیان زیادی کردێ پێویستیان بەوەی بوو ئەوە دەتوانم بڵێم وەکو پرۆژەیەکی گەورەیەکەوە حکوومەت ڕەزامەندی لەسەردا بۆ ئەو خەڵکە ئەو زەویانەش زەوی گوندەکان بوو زەوی ئەو زەویانە بوو کە لەبەر دەستی هاوڵاتیان بوو لە کۆنەوە هاوڵاتی چاوەڕێی دەکردکەوە خانوەکەی خۆی لێ دروست بکرێ بەڵام ڕێگەی پێ نەدەدرا دوای ئەوەی کە ئەو بڕیارە دەرچوو ئەوانەی کە دایانگرێتەوە بەشێکن ناو حرەمی گوندەکان کە ئەو گوندانەی کە داخلی ماستەر پلانی هەولێر بووینە لەبەر ئەوەی ماستەر پلانی هەولێرش لە چەند ساڵی ڕابردوو فرەوان کرا سنووری هەولێر فرەوان کرا بەدایان گوند کە پێشووتر گوند بوون بەڵام ئێستا وەکو گەڕەکە مامەلەیان لەگەڵ دەکرێتن یەک لە گەڕەکەەکانی هەولێر بەڵام بەشێکی زۆر ئەو زەویانە لەو شوێنانە بوون کە پێشتر گوند بووینە و خانی و لە دروستکرای ئێستا بوویتە گەڕک ئەوانە بەبێ بەرامبەرە هیچ پارەیەکیان لێ وەرناگیرێتن بەڵام ئەوانەی کە لە دەرەوەی حرەمی گوندەکان بووینە کە کەوتونە نێوان دوو خان و ئەگەر هەردوو لای خانوو بیتن لە ناو ماڵامی گەڕەکێک بیتن بەڵام بەشێک لەو زەویانە بە بەتاڵی ماینەوە ئەو زەویانە دەیگرێتەوە خاوەنەکەی دەتوانیتن داواکاری پێشکەشکە و سەتادەیەکە لەو کەسە وەردەگیرێت نرخەکانیش هەر شوێن و با بڵێن هەر شوێنەک و جیاوازی هەیە بۆ نمونە ئەو نرخێک دەخەملێندرێت لە گوندی تووڕە جیاوازی دەبی لەگەڵ گوندی مامزاوە لەگەڵ سەرکارێز بەڵام گوندەکان هەمووی وەکو یەک نرخەچی جێگیریان باشە بەڕێز نەبەز لە دەرەوەی حرەمی گوندەکان هەندێک لەو زەویانە هەن ئەگەر لایەکی یا دوو لای خانوو بێت بەشێکی کراوە بە زەوی زراعی ئایا ئەوەش هەر هەمان مەرج دەیانگرێتەوە هاوڵاتیان دەتوانن بۆ دروستکردنی خانوو لێی سوودمەند بن ئەگەر بە کورتیش پێم بڵێ لە سنووری پارێزگای هەولێر چەند زەوی لەم شێوازە تۆمار کراوە تەن 1300 داواکاری تا ئێستا هاتووە ژمارەیان زۆرە ئەو زەویانە من باسی زەوی کوشتتوکاڵی ناکەین زەوی کوشتتوکاڵی بە هیچ شێوەیەک ناکرێت با بڵێن شتی لەسەر دروست بکرێتەوە بە باسی ئەو شوێنانە دەکەین کە لە کۆنەوە خانووی لەسەر دروستکراوە بەڵام لە دەرەوەی حەڕەم بووە بوویتە گەڕک خزمەتگوزاریەکانی لۆچووە ئاو کارەبا جادەی قرتا و کرایە ئەوانە لە کۆنەوە هەبووینە واقع حال بووینە ئەو شوێنانە کە زەویەک ما بیتن دوو لای خانوو بیتن ئەوە دەگرێتەوە ئەویتر ئەم تەنها باسی قایمقامیەتی ناوەندم کرد کە 1300 داواکاری مالواتیا ڕۆژانەش بە بەردەوامی داواکاریەکان دێ پێشبینی دەکرێن ئەو ژمارە زۆر بەرز بیتەوە بەڵام ئێمە لە کارژێری قایمقامیەت پلانێک دانراوە بە هەماهەنگ لەگەڵ شارەوانیەکان بۆ ئەوەی هاوڵاتیش زۆر ئەزیەت نەبینی و کارەکان بە شێوەیەکی ڕێکوپێک بڕواتن پلانێک دانراوە ڕۆژانە ژمارەیەکی دیاریکراو لەو مامەڵانە ڕایی دەکرێتن و هەر کەسە و
با بڵێن بە پێی ئەو کاتەی کە داواکاریەکەی پێشکەش کردووە لێ وەردەگیرێ و کاتی بۆ دیاری دەکرێتن دواتر دێتەوە مامەڵەکەی خۆی وەردەگرتەوە و کۆتا نووسراویشکەوەری دەگریتەوە لێرەیە لە قایمقامێتە کە ڕەزامەندی و ڕێگە پێدانەکە دەیباتە شوێنی مەبەست. زۆر باشە بەڕێز نەبەز عەبدولحەمید قایمەقامی قەزای ناوەندی هەولێر زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24.